السلام. السلام عليكم. خير بك؟ بخير بك. وانا اجي كل ده بالركه ورد. تعمير كشتش ليه ده؟ ايه مشكلة ما زاري خوشك ها زاري خوشك
إنما عليكم السلام. غلط سقط. ماشي السلام.
Offside.
لا.
siyah. Serahattin. Serahattin. Hemen işte. Topu kadar nasıl var? Acar ya, acar. Topu kabarız, varız. Topu çeviriyor.
Şapkınına yer yakıyla nani, o gömeyle Kurdistan. Şapkınına yer yakıyla nani. Şapkın yanında rakam dekeden işte. Yani şapkın şu da nani. Dağdan işi. Şapkını ki teslim de kal. Evet, şapkını ki teslim ki. Yapışka teslim. Yanında görürsün. Evet. Sonra öyle değil mi peş? Kapni bada zuyle pişkatıyor. Yanında o rakam değil, o idiyetine ağaçta. O zilik şine kapni pe, la pişkatıyor. Evet, جكما غلط قوم عف. لدست لاعة كمشة. ايه هلا تشتكي وقاعد. نعرف الكردستان. كافن دار الشيء بس تسليم بس.
Slepkin. Jamila Obaran. Hey! Kom maar! Kom op! Kom op! Volgende! Sino bari? Hakan öyle. Bahsetsin mi? Sarıga çime, sarıga.
Hey! Come on! Hey! Come on! Come on! Come on! Come on!
Nuri! Hey! Kom maar! Hey! Kom op! Goed! Goed daar! Volgende! Deniz Bakanlığı. Sakit mo radyo nila. Pasyaram na yan. Dobro, gol açıkta.
پاس پاس Şimdi. sakit girdi ya. Aha. Efsane. Çıkardığım tamam. Sen değil de. Hüseyin. Abi bir daha içeri. Aşağı binaya kaç top tozlu vederi. Zani kıdı. Toz yerimizde. دەستخۆشتان دەکەم کە لەو کۆشەوە ناخۆشە بەڕاستی لە لێر ئامادەبووم بەڵام دەمەوێت لێرە پەیامێک بگەێنم پێشەوەی کە باسی یاریەکە بکەم چکە یاریەکە بەڕاستی هیچی تێدا نەبوو باسی بکەن لەبەرەوەی بەستین تەکتیک لەو یاری ئەوە بکە تو شەڕەشوت بکەیت و تۆپی درێژ بکەیت داوالێکی تۆپی کوردستان دەکەم بەڕاستی لەو جەوە لەو یاریگانە کە شیاوینە بۆ یاریکردن هەم لە بۆ سەلامەتی یاریزانە هەم لە بۆ جوانکردنی خولی کوردستان لەو یاریگانە بەڕاستی یاری نەکرێت چکە یاری تۆ بەڕاستی خەڵک دێت سەیری شتێکی بکە کە یاریکی جوان ببینە چێژی لەوە بگرێت کاتی خۆی 2 ساعت لەوێ بێت بەڵام ئەوەی کە ڕۆ بەڕاستی یاریگایەکە نازانم باسی چ بکەم تەنانەت یعنی ئەوەی کە لە دیار یاری بوو بێزار بوو لەوەی کە لە دیار یاریەکە ڕاوەستاوە داواکەم لەو یاریگانە یاری نەکرێت چیتر
یاریگای دیکە دەکرا یاریکە بگوازێتەوە بە یاریگایەکی دیکە ئەو ئێمە لێرە بووینە قوربانی بەڵام باتی پەکانتر نەبنە قوربانی با ئەو خەڵکە شتێش لە یاری تۆپی وەرگێت خەتوەیەک با لە خولی کوردستان بچینە پێشەوە هەروە بەرەوداوە نەگەڕێنەوە ڕێز و خۆشەویستیم هەیە هیوادارم بە دڵێکی فراوان لێم وەربگرن سەبا بە یاریەکە شتێکی واتیانە بجێڕمەوە هەر ئەوەیە تەنها بەڕاستی بەرزترین تەکتی ئێمەش هاتیان سەر قەناعەتی کە لەو یاریگا تەنها ئەوەیە تۆپی درێژ بکرێت تەنها بە تۆپی درێژ یاریکەین و هیچی تێدا نەبوو یاریکی عەدالەتیش بوو هەردوو لایەکی خاڵێکیان وەرگرت دەستخۆشیان لێکم یارزانەکان کە ئەو خاڵەشیان وەرگرت بە ناوی خوا سەرەتا بە خێراتتان دەکەین زۆر بە خێر بن سەبارەت بە یاریەکە بەڕاستی یاریەکە هەتا حەدێک یانەی زانکۆی جیان بۆ کوتی بخۆم باشتر یاریمان دەکرد بەس چەندە هەست دەکرد کە یاریەکە هەندێک ناخۆشە زەحمەتەوەش چەند هۆکارێکە بوو یەک لەوانە بەڕاستی کەشوهەوا بە خۆت دەیبینی ئەوڕۆ بایەکی زۆر هەبوو کە شوهەوەیەکە دەنا لەوەیە بمانتوانی باە یاریەکە لە مەسلحاتی خۆمان کۆتایی پێ بهێنین وەکو ئەوانەی کە لە دیاریارەکە بوو لەوانەیە لە تەلەڤزیۆنەکانی وەشدار بی یاریەکەیەک لایەنە بوو بەس بکەنەوە خوا مۆفەقی نەکردین هەموو شتەکرا بەس نەمانتوانی گۆڵ بکەین ئەگەر بۆ هاتووە یاریەکە لە یاریگایشکە بووە یاخود کەشوهەوا بەو شێوەی نەبووە لەوانەیە یاریەکە شێوازشکە بووە و مانتوانی باسی خاڵی یاریەکە بەدەست بهێنین